ئەمڕۆ لە ساڵیادی 28 ساڵی دامەزراندی مناڵپارێزی کوردستان و سنتەری چالای 17 ساڵی سنتەری چالایی گەنجانی کلاردا کە پرۆژەیەکی ڕێکخراوەیە پێشانگایەکی هاوبەشی شێوەکاریمان بۆ ئەو گەنجانە کردەوەکەوە لە خولی فێربوونی شێوەکاریدا بوون لە ماوەی لە سەرەتای ساڵی 2019ەوە توانیمانە ئەو گەنجانێکەوە ئاستێکی بەرزیان هەیە تابلۆکانیان بخەینە ڕوو بۆ ئەوی بتوانن لەم ڕێگەیەوە ئەو بێتە هاندانێک بوویان و هەروەها ناساندنێک بۆ ئەو کەسانێکەوە لە بواری هونەری شێوەکاریە کار دەکەن ئەمەش کارێکی وا بکەین وتوانین بێتە دەستپێکێک بۆ ئەو گەنجانە و لە تاوکو لە داهاتوودا پەرەبە توانەکانیان بدەن. پەنجا و یەک تابلۆمان نمایش کرد لێرە کە بەرهەمی 24 فێرخوازمە 16یان ڕەگەزی مێ 8یان ڕەگەزی نێر تابلۆکان بە قەبارەی جیاواز 6 تابلۆیان بە قەبارەی متر بە هەفتایە 45 تابلۆیان بە قەبارەی 50 بە هەفتایە بابەتەکانی هێڵکاری تایە پاشتیلی تایە لەگەڵ قەڵەمی بۆیی دار بابەتەکان جیاواز پۆرترێتی کەسێتی تایە زەخرەفەی تایە بابەتی سروشت و بابەتی گیانلەبەران و میوەکان و ستیلایڤ و ئەو جۆرەشتانە ئەم فێرخوازانە بەرهەمی ئەم هاوینەیانە ئەم تابلۆیانیان کێشاوە من هەرچەندە ماندوو ئەبم لەگەڵێنە بەڵام زۆر دڵخۆشم ئاسوودەم بۆ ماندوو بوونم چونکە بەرهەمەکانیان ئەبینین بەلای بینەرانیشەوە زۆر جێی سەرنج و جێی دەستخۆشی بوو.